ليك آياتي قرآن دا خواهي پروردگار لسورة الروم آياتي 54 دا ڕاستیەکانی ژیانی مرۆڤمان بۆ دەردەخات. پێمان دەڵێ ئەگەر ئەم قورئانە پڕبەرەکەتە کەلامی خوا نەبێ هیچ مرۆڤێک توانای ئەوەی نییە لە چەند وشەیەکە لە یەک دوو دێڕدا ئاوا بەو شێوە چڕی و پڕی بەو شێوە زانستیە باسی ژیانی مرۆڤ بکە. سوپاسی پەروەردگار دەکەین کە ئەم قورئانە شاخەڵاتی خوای پەروەردگارە پێی بەخشیوین و داواکاریشین لە خوای پەروەردگار لەسەر ڕێبازی ئەم قورئانە بەردەوام بین، سودمەند بین، لێی وەربینەوە، بەرنامەی ژیانمان بێ و شەفاعەتکاری قیامەتمان بێ. پەروەردگار دەفەرمێ الله الذي خلقكم من ضعف ثم جعل من بعد ضعف قوة ثم جعل من بعد قوة ضعفا وشيبة يخلق ما يشاء وهو العليم القدير. سورة الروم آياتي 54. پەروەردگار دەفەرمێ الله الذي خلقكم، الله سبحانه وتعالى ئەوە خۆیەتی کە ئێوەی دروست کردووە، کەواتە دروستبوونی ئێمە هەر لە خۆمانەوە نەبووین، بەڕێکەوت نەبووە، بوونەوەرێکی تر نەبووین بووبین بە مرۆڤ، نەخێر، پەروەردگار خۆی ئێمەی مرۆڤی دروست کردووە. لە چی دروستی کردوین؟ من ضعف، لە لاوازی، ثم جعل من بعد ضعف قوة، پاش ماوەیەکی زۆر لە قۆناغی بێهێزیەوە دەگۆڕێن بۆ قۆناغی هێز و توانا، پاشان ثم جعل من بعد قوة ضعفا وشيبة، پاشان دوای چەند ساڵێک قۆناغی بەهێزیشتان نامێنێ، قۆناغ بە قۆناغ لاواز دەبنەوە، دەچنە قۆناغی بەساڵات چوویی و پەککەوتەی،